وەڵی خۆیان هەست بە زیان ناکەن چونکە میلەت لە مەعاناتێکاشی ئاگان لە میلەت نییە ئاگان لە میلەتە بۆیە زوو پێگەهاتن و بەرژەوەندی تاکی خۆیان و حیزبی خۆیان ناخستە خستە ژێر بڵێن ئی خۆیانیان ناویزی میلەتیان نەویست بەڵام وا دیارە هەست بە مەعاناتیە میلەتە ناکەن وەڵی خەڵکەکە دەسەڵاتی نییە بە هەڵبژاردنیش بێ هەڵبژاردنیش دەرەقەتیان نایە وەڵی کەوتوتەوە خۆیان نەبێ خۆیان شعوریان نەبێ وەستیان نەبێکی نا بەدەست لەو باوەڕان بەدەست میلەت نییە هیچ شتێکی لە بەرژەوەندی میلەت نەکردووە بگرە بۆ بە مخۆرکە بۆ مجانی میلەت وەڵی ببێیان نەبێ یعنی بەلای منەوە ئەو دەورەی نییە چونکە میلەتیان بە جوانی بەڕێوە نەبدەوە 27 ساڵەوە 30 ساڵە تقریبا 30 ساڵە بێ سڵتیان لە دەستا هیچ شتێکی ناڵم نەکراوە بەڵام وەکو پێویست بۆ خەڵکەکە نەکراوە وەڵی ئومێدمان بەخوایە جنا کابینە بەخوا هەر کابینە و دەموچاوە گۆڕێکینا نەوەڵا ئومێدمان پێ نییە حکوومەتیان پێگنێناوە پێگنانی حکوومەتی بۆ بە مەشاکیل بۆ کێشە بۆ هاوڵاتیانی شاری تێمانی و هەموو کوردستانیش وەڵای کێشە وەیە تاچی بۆ لە حکوومەتی کاربەرەکە هیچ شتێکی پێ ناگرێت بۆ وڵاتە ئەوەی کە کۆن قەراریە نەدابێت ناتوانێت قەرارێکەوە ئەم حکوومەتە ناتوانێت بڕیارە بدات بۆ شتێک جێبەجێ بکات پرۆژەیە هەشێک پرۆژە کۆنەکانە پرۆژە کۆنەکانیش وەکو پێویست ناتوانێت جێبەجێ بکەن لەبەرەوە کاربەرەکە تا تایسە ئەوەی بینین تا ئێستا وەکو پێویست نەکراوە هەموو حزبێک لە دنیا کە بانگێشەکە بۆ هەڵبژاردن حتمما هەمووی بانگێشە بۆ کاکەوە کە سەرکەوتووە ئەکا ئەوە ئەکا بەڵام شت نییە هەمووی لە سەرا 100% جێبەجێ بکات بەڵامان تا ئێستا ناتوانێت لە سا 15-20 بە جێبەجێ بکەن وەگا بیانتوانێت لە سا 50 جێبەجێ بکردایە ئێمە کێشەمان نەوێمەوە کات خۆی لە ئەسڵە ژیانی خەڵ لە هەموو شتێک هەموو حزبێک بووە حزب خۆی وەسیلەیە بۆ ئەوەی خزمەتی خەڵکی بکات هەدەف نییە هەدەف میلەتە بەڵام بەداخەوە لا ئێمە خەڵکە میلەتە بێ بە وەسیلە و بەرنامە حزبەکانە بە هەدەفەکە من خۆمێکێکم لەو گەنجان لە هەر هەمووی ماویست لە ئۆپۆزیسیۆنەکان زیاتر ماویست سێری گۆڕان کە ئێستا گۆڕان جاران تا کاکنەوشیوان مابوو گۆڕان حیزبێک بوو زۆریش کارا بوو ینی خەڵک بڕای بە کاکنەوشیوانە بوو بڕای بە گۆڕان نەبوو هیچی کرداریتیانی کردایتیا بۆ گەنجە وڵاتەوە بوو ڕۆژێک ئێستا ڕۆژێک تێکەوتی لەم ڕۆژە ینی ئەوەشی کە هەیەی ئەوەش مەویسە لێیان ینی کەس دڵی خۆش نییە سەلامێکم بۆ بدۆ زەرۆ لەم ناو بازاڕەیە پێ بکەنێ کەسە بینی هەمووی بێتاقەت ئەوەی کە لە وەختی هەڵبژاردنەکەیە پێ دەڵێن ئەگەر ئەو شتانە جێبەجێ بکەن خەڵک یعنی ئەم وڵاتە بێ بە دووبەی باشە ئەوەی کە لە وەختی هەڵبژار نابەت و ئەڵێن ئەڵێ واو بۆکەین و واو بۆ ناکەین لە وەخت لە ئەرزی واقع ئاگەر ئەو شتانە هەمووی جێبەجێ بکەن ئەم وڵاتە ئەزانین چەنە خۆشە بێ بڕواکە لەندەنیش بەقەدەر ئێرە خۆش نابێ بەس بەداخەوە ناکرێت جاگەر خەمیان خواردایە وڵاتەیە لە وڵاتی ئێمە دەوڵەمەندتر خەم ناخۆن هەرکەس خەمی خۆیت داواکاری ئەمەوەیە پێک بێن و ڕێکەون و ئەو میلەتە دۆزی استراحەت بکا و بکەوێتە خۆشیەوە وەڵی دەوڵەمەندترین وڵاتمان هەیە بەڵام بڵێن ئارە وەڵا خەڵقیش استراحەت دەکا ئەگەرەوان ڕێک من خەڵقی چیەوێ هیچی ناوێ خەڵق چێوێ ئەوێ استراحەت بکا و ژیانی خۆش بێتەوە